جیاوازی موچە و ماف و ئیمتیاز لە نێوان زیندانیانی سیاسی هەرێم و ناوەند جارێکی دیکە زیندانیانی سیاسی هێنایە دەنگ و داوا دەکەن یا لە هەرێم ماف و شایستەدارایەکانیان هاوتای بەغداد بکرێت یا بگوازرێنەوە سەر حکومەتی ناوەند. لای ئێمە ئەو بڕەکەمەش بڕدراوە ڕاستی ماوەی ساڵ و نیوێکە و ئێمە داوامان کردووە کە هەموار بکرێتەوە و لە دەستوریشە لە یاسای هەرێمی کوردستانیشدا هاتووە کە ئەبێ ماف و امتیازاتی زیندانی سیاسی هاوتای ماف و امتیازاتی بێت لە حکوومەتی عێراقی فیدراڵە. لە هەرێمی کوردستان نزیکەی 40,000 کەس وەک زیندانی سیاسی ناوی تۆمار کراوە. ژمارەکە لای بەشێک لە زیندانیانی سیاسی جێگای گومانە و دەڵێن دوو حیزبی دەسەڵاتدار لە ڕابردوودا لە پێناو ڕازیکردنی دڵی لایەنگرانیان ناوی ناشایستیان خزاندۆتە لیستەکەەوە. ئەوەش بەیەکێک لە هۆکارەکانی هاوتانەکردنی موچەکانیان دەزانن لەلایەن حکومەتی عێراقەوە. لە عێراقا چەند قاتی ماف و امتیازاتی زیندانیانی سیاسیە کە لە هەرێمی کوردستانە دەرچووە و ئەو جیاوازێ وای کردووە ئێمە هەمیشە هەوڵیەوە بدەین کە وەک عێراق چۆن ئێمە تا ئێستا بەشێکی دانەبراوین لە عێراق هاوڕێکانمان لە سنووری کەرکووک بەولا و لە ناو کەرکووکەوە تا ئەچێتەوە بەسرا ماف و امتیازاتێکیانەیەک لەگەڵ ئەوانەی ئێمە هیچ بەراوردکاریەکی لە نێوانان نیە. ئێستا زیندانیانی سیاسی هەموو هیوایەکان لەسەر گەڕانەوە بۆ بەغدا هەڵچنیوە و هەوڵەکانیان چڕتر کردوتەوە تا لە ڕێگەی حکومەتی ناوەندەوە کار بۆ گەڕانەوەی ماف و یەکسانکردنی شایستەدارایەکانیان بکەن. ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش دەڵێت ئەگەر حکومەتی هەرێم ڕێگر بێت لە گەڕانەوەی زیندانیانی سیاسی هەرێم بۆ سەر بەغداد ئەوە لە ڕێگەی دادگای فیدراڵیەوە سکاڵای لەسەر تۆمار دەکەین. ئەو جیاوازیە موچەی کە لە نێوان ئەوان و لە نێوان ئەوانەی عێراقا هەیە زۆرە. ئەو مافی ئیمتیازاتانەی کە لە نێوان هی عێراق و هەرێمی کوردستانە هەیە زۆرە و لە هەمان کاتە ئەوان چەند دەعمێکی تری حکومی یان لە ڕێگەی بانکەکانەوە کە هاوکاری یا ئەتوانن ئەو دەعمانە وەرگن ئەوانەشیان بۆ ناکرێت. بەپێی مادەی 132 دەستوری هەمیشەیی عێراق هەر هاوڵاتیەکی عێراقی زیندانی یا زەرمەندی دەستی ڕژێمی پێشووی عێراق بێت دەبێت حکومەتی عێراق قەرەبووی بکاتەوە. لە چەند ساڵی ڕابردووش زیندانیانی سیاسی چەندین خۆپیشاندان و ناڕەزایەتیان ئەنجام داوە بۆ یەکسانکردنی موچە و مافەکانیان لەگەڵ زیندانیانی عێراق، بەڵام تا ئێستا و داواکاریان جێبەجێ نەکراوە. ڕزگار جەبار کێنێن سلێمانی.